داشنێ موڕات کێ وێنەی سمتی بڵاو کردەوە؟ بەکێ دەڵێ جسم میزەڵان بۆ باسی ئەڤی ناسۆ ئارامۆ دەکا بەکێ دەڵێتن کەم و هیچ کێ تەدیدی کردبوو تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. کچە پێشکەشکار و گۆرانی بێژ داشنێ موڕات لە ساڵی 1986 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1997 ئەو کاتە دەشنێت تەمە 11 ساڵان بوو لەگەڵ خێزانەکەی کۆز دەکەن بۆ شاری ئارنم لە هۆڵەندا و لە ساڵی 1999 لەوێ دەچێتە کۆلێژی لێمەرس لەوێ دیپلۆمی هاڤۆ بەدەست دەهێنێتن و لە تەمەنی 16 ساڵی دەستی کردۆ بە کاری مۆدیلی جلوبەرگ و سەمای سەرشەقام هەروەها ماوەیەکیش لە تەمەنی هەرزەکاریدا یاری تۆپی پێی کردووە بەڵام بەهۆی داواکاری خێزانەکەی وازی هێناوە. داشنێ موڕات هەمیشە دەیویست کاری تەلەڤیزیۆنی بکە. لە ساڵی 2005دا لە تەمەنی 19 ساڵیدا دەشنێت تاقیکردنەوەی کرد بۆ وەرگرتنی بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کوردی کە خۆی بیرۆکەکەی پێشنیاز کرده بوو. دواتر بیرۆکەکەی پەسەند کرا. بەرنامەکەی بەناوی بێ کۆنتڕۆل بوو. بەرنامە یەکەم بەرنامەی کوردی بوو لە هەرێمی کوردستان کە باسی کەلتوری ڕۆژئاوایی دەکرد. خەڵکێکی زۆر پێیان وا بوو بەرنامەی دەشنێ لادان بوو لەسەر کەلتوری کۆمەلگای کوردی بەلاڕێدانی کچان. بەرنامە بۆ ماوەی 2 ساڵ لە کەناڵی کوردستان تیڤ پەخش کرا. بەهۆی بەرنامەکەوە دەشنێ ناوبانگێکی باشی لە باشووری کوردستان پەیدا کرد. دەشنێ موڕات تاکو ئەو قۆناغی بێ کێشە و پێرفێکت بەڕێ کردبوو. لە دوای ئەوە کێشەکان دەستی پێکرد. جگە لە کاری تەلەڤیزیۆنی داشنێ موڕات خەونی بوو ببێت بە گۆرانی بێژ. لە ساڵی 2008 چاوی بە ئاوازدانەری کورد هەڵکەوزار کەوت کە دواتر 3 ئەلبومیان بێکۆ بەرهەمهێنا. کێشەکان نێوان داشن و موڕاد و هەڵکەوزار چی بوو؟ لە ساڵی 2007 داشنێ موڕات دەگەڕێتەوە کوردستان و ئاوازدانەری کورد هەڵکەوزار دەناسێتن و لەگەڵ یەکتری گفتوگۆ دەکەن. هەڵکەوزار پێ دەڵێ وەرە ئیستۆدیۆ با دەنگت تێز بکەم و لە یەکەمین 2 هەفتەدا ئەلبومێک تۆمار دەکەن. دەشنێ موڕات ئێستا پەشیمانە لەو کارانێک کە لەگەڵ هەڵکەوزاری کردووە. دەڵێتن ئەو کاتە کوردیم زۆر باش نەبوو نەم دەزانی باگراوەندی ئەو گۆرانیانە چێکە من دەیان لێم زۆر ڕوژێنەر بوونە. ئێستا تێدەگەم من چیم وتووە. و دەشنێ موڕات دەڵێ من وا تێگەیشت بووم لە سەرەتادا بەس تێز دەکەم و دەچمەوە هۆڵەندا بۆ ماوەی ساڵێک پرۆڤێ دەنگ دەکەم و چۆن گۆرانی بڵێم فێر بم بە شێوازی ئەکادمی گۆرانی بڵێم. کاتێ من چوومە ستۆدیۆ بەژیانم نەچوو بوومە ستۆدیۆ وام زانی بەس تێستە گۆرانی هێلا هۆپا وا تۆمار کراوە. ئەو کاتێک گۆرانی هێلا هۆپام وت هەڵکەوزار بەمنی وت من ئەو گۆرانە دەڵێم تۆش لە دوام بڵێەوە نەمزانی گۆرانیەکە ڕیکۆرد دەکەن و چەند زامپڵێکیان خستن ناو گۆرانیەکە و گزارشی دەکرد لە ورژاندن. بۆیە هەڵکەوزار بەمنی وت چەند وشەیەک دووبارە بکەوە ئەم وشانە لەگەڵ کۆمەلگای کوردی نەدەگونجان. بۆیە ئەو دەنگدانەوەی زۆرێ بەدوای خۆی هێنا لە هەرێمی کوردستان. وە دەژڵێتن کاتی ئەو گۆرانیم تۆمار کرد من وەکو کەسێکی ئەوروپی بیرم دەکردەوە نەم دەزانی ئەو شتانە چییە. دڵم زۆر پاک بوو و هەندێک کەس ئیوە نییە باسی بکەم ئەوانە کە من شانی ئەوە نیە باز بکەم کە لە ڕابردوودا هەم بوونە. وا دیارە ئەم قسێشی بۆ ئاوازدانەری کورد هەڵکەوزار بووە بەڵام ڕاستەوخۆ ناوی ناهێنێتن و ئەم قسانەی پێ دەڵێ. وەروە لەلایەکی تریشەوە ستایلی گۆرانی هێلا و پێی بەدڵ بوو بەیان بەو شێوازە نا و دەژڵێتن ڕاستە زەکریا عەبدوڵڵا و لەیلا فەریقی ستایلی پۆپیان هێنا کوردستان بەڵام من بە شێوازێکی مۆدێرنترین هینامە نێو کوردستان. کاتێ من ئەو کلیپم کرد تەمەنم کەم بوو کچێکی دڵپاک بووم. تەمەنم تەنها 22 ساڵ بوو. هێشتا وەکو مناڵێک بیرم دەکردەوە هەرچی میدیا بوو دژم وەستا.
دوای بڵاوکردنەوەی هێلا هۆپا بگرێت لە ڕووی دینیەوەش ڕقنەی زۆریان لێگرتم بەڵکو بگرە مەلایەکان لەسەر تیڤ بە خەڵکیان دەگوت ئەم کچە بەبەتی ئاگر هەڵبواسن بایکۆت بکرێ تا لەم وڵات و لەو شارە نەمێنێ لە جاتی لە هەموو لایەکەوە دەستم بگرن و یارمەتیم بدەن هەمویان هێرشی توندیان دەکردا سەرم وە دەژنێ مراد دەژڵێتن ئەگەر ژن شان بە شانی پیا و کار بکات ئەو کات ئافرەت دەتوانێت بە دڵی خۆی کار بکات دەبێت ژن دەبێ ژن بێ نەک ژن ببێت بە پیاو وە دەشنێ دەڵێتن ئێستاش کۆمێتم بۆ دێت پێم دەڵێن هەموو مۆدێلەکانی کوردستان بە قوربانی تۆ بن بەڵام من ئەمەم بەدڵ نییە من بەرز بکەن و ئافرەتێکی تر بشکێنن وە دەشنێ باز لەوەش دەکاتن لەشکرێکی ژنی زۆر بەهێز ئامادەنە کە تەمەنیان لە 17 ساڵ بۆ 18 ساڵ دەبێ لە تاهاتوو بیان بینن کاری وا دەکەن سەرتان بسوڕمێ هەموو هەدەفیان ئەوەیە کوردستان بەرەو پێش بخان پرسیاری ئەوە لە دەشنێ مراد دەکەن بارە هەمی نوێ دەبێ دەشنێ مرادیش لە وەڵامدا دەڵێ من نامەوێت لە ئێستادا کار بکەم لەبەر ئەوەی سەرتاسەری گشت میدیاکان پیاون دەبێ ئەوان بڕیار بدەن لەسەر هاوس و کەوتی من لەسەر ستایلی من هۆکارێکە کە من کار نەکەم بۆچی کۆمپانیای موزیک هەیە هەمووی کوڕن دەیبەن بەڕێوە بۆچی ئێمە ناپرسین ئێوە ئەم پارەیەتان بەچی پیا کرد و کۆمپانیای موزیکتان پێداناوە وەک پیاوێک ئەی بۆچی ئافرەتێک بەرهەمێک دروست دەکا پێی دەڵێن ها ئەمە لەگەڵ کێ خەوتووی ئەم بەرهەمەت دروست کردووە دەشنێ مراد لەبەر ئەو هۆکارانی ڕابردوو کار ناکە وە دەڵێت من لە ئێستادا مۆبایلێک و شکاوم هەیەوە تەکسێک دەمهێنی و دەمباتن ئیش دەکەم شوێنێک پێم بڵێت وەرە بەرهەم بهێنە بۆ ئەو من بڕیاری چیرۆکەکە بم من بڕیاردەری ئەلبومەکەم بم هەم توانام هەیە هەم ئەزمونم هەیە هەم چیرۆکەکەم پێەیە لە ڕووی ئەلبومەکەوە بیگرە وە زیاتریش بەی شێوەیەک نامەوێ دووبارە پیاوێک کۆنتترۆلم بکە کێ خەونەکانی دەشنێ مرادی دزی باسی دزە گەورەکان دەکا دەشنێ مراد دەڵێتن ئەو شتانم هەڵگرتووە دۆکمنتاریەک بکەم لەوەی هەموو بەڕاشکاوی باز بکەم وە چەند ساڵێکە خەریکی کۆکردنەوەی بەڵگەکانم بەڵام خەڵک نیوەکەی خۆی دەزانێ چیان کردووە بە سۆکاری وەستانم لە پێشکەشکاری ژن و پیاوێک بوون ژن و مردنین نازانم چی یەکترن لە ناو ڕاگەاندن ئەوەی ئەوان کردیان ئەوەی دەردی ئەوان بە منیاندا گەر بڵێ فلیمی هندیش هێشتا زۆر کەمە لە جاتی بێن دەستم بگرن چۆن ستایلەکانی منیان دزی و شێوازی پێشکەشکاری منیان دزی و لاسایی منیان کردەوە بەڵام ڕۆژێک دێ هەموو شتێک ئاشکرا دەکەم بۆ ئێمەش وەکو ستافی کلیل میدیا بە دوچوونمان بۆ کرد ئەو کەسانی کە باسییان دەکا ئەڤین ئاسۆ ئارامۆنە بەڵام ئێمە دڵیانین بەڵام ئەو کات و ساتێک کە دەشنێ مراد پێشکەشکار بوو کە وەکو ژن و پیاوێک بە دەرکەوتبوون ئەڤین ئاسۆ ئارامۆ بوون وە قسەکانیشی سەتانسەد بۆ ئەوانە وە دەژڵێتن هەر کەسێک بێت یاری بە شەرەفم بکە تا مردن ناتوانم سەلامی لێ بکەم تا ئێستاش زۆر هەوڵیان داوە لەگەڵم ئاش ببنەوە بڕۆمە ناو پرۆگرامەکانیان بەڵام من پەیوەندی زۆر پێوە دەکەن پێیان دەڵێم تێلی ئەوەندە مەکەن ڕۆژێک دێت گشت ڕاستیەکان ئاشکرا دەکەم بۆچی ئەم دزانە واز لە دەشنێ مراد ناهێنن دەڵێت دووبارە کارە هونەریەکانیشیان لێ دزیم وەکو کاری پێشکەشکاری ئەو کەسێک کێیە کارە هونەریەکانی لێ دزیوە دەشنێ مراد دەڵێتن دەمویست چەند شتێکی باشکەم بۆ کوردستان لە ڕووی گۆرانی و لە ڕووی ژینگە پارێزیەوە زانیان من کۆنتترۆل ناکرێم چون کچێکیان هینە لە ئەمریکا لە لۆس ئانجلۆس ئەم کسەش لە ماوەی 24 کاتژمێر لەگەڵ ئەو کۆمپانیایی من ئیشم لێ دەکرد گرێبەستی تۆمار کرد ڕازی بوو بە هەموو مەرجەکانیان ئەو شتانەی من ڕازی نەبووم بە سوکایەتی ئەوە ڕازی بوو و من لەو شتانە ڕازی نەبووم و ئەو خانما ڕازی بوو چونکە 5 ساڵ بوو لە ئەمریکا خەریک بوو لە برسان بمرێ بۆیە بە هەموو شتێک ڕازی بوو ئیتر قبولی کرد ئەو شتەی من دەم کرد ئەو دەیکرد
و تەقلیدی منی دەکردەوە بگرە ئەو گۆرانەی من نووسی بووم چوو بووم دابیان بە ئەو ئەزمموی 15 ساڵەی من بوو چەندی شەو نخۆنین بۆ کردووە ئەویش لێک خولەکێک گۆرانەکەی لە ستۆدیۆ تۆمار کرد و کردی بە کلیپ و بڵاوی کردەوە وارەوها قسەش بەو خانمە دەڵێتن دەڵێ وەکو میزەڵان خۆی ئاساندووە دەبێ ئەو خانمەی کێ بێتن و ئێمە وەکو ستافی کلیل میدیا بیرمان بۆ هونەرمەندێک دەچێ کە لە ئێستادا گۆرانی ئینگلیزی دەڵێتن دەبێ ئێوە بیرتان بۆ کێ بچێ کێ وێنەی سمتی داشنێ مرادی بڵاو کردەوە دەشنێ مراد لە زاری خۆی دەڵێتن لە ساڵی 2014 ئەلبومێکی خەیاڵیم دروست کردبوو ئێساش گوێ لێ بگری دەڵێ ئۆمای گاد بەم نیاوت ئەگەر ئەم ئەلبومەمان نەدەیتێ من ڕسمێکی تۆم هەیە بڵاو دەکەمەوە شەرەفت دەبەم بڵاو دەکەمەوە بۆیە منیش وتم بڵاوی کەنەوە چیتان لە دەستێ بیکەن من خەیاڵم بۆ هیچ شتێکی وانە دەچووکە شتێکی خراپم کردبێ بۆیە بەیانێک لە خەو هەستامەوە لە نێو سۆشال میدیا بینم وێنەی سمتی منیان بڵاو کردوتەوە ئەم وێنەیەش لەو کاتەدا گیرا بوو کە چەندین وێنەی فۆتۆگرافەریم دەگرت کامیرەمانەکە بەونی وت دەشنێ خان بسوڕێەوە لەو کاتێ من سوڕامەوە باەکی بەهێز هات ئەز یەکەمی بڵند کرد بۆیە سمتم دەرچوو لەو کاتەدا وێنەیەکی چرکاندووە لە لای خۆ هێشتیوێتەوە بۆیە ئەم وێنێ بۆ بەڵگەیە کە من واز لەو ئەلبومەی خۆم بێنم بۆیە من حەز دەکەم ئەو شتێک کە بەرامبەرە من کراوە دەستێکی حیزبی لە دواوەیە بۆیە من زۆر تەهدید کرام و ترسێنرام تاوەکو ئێستا هیچ قسەیەکم نەکردووە بۆیە لە ئێستادا خەریکی کۆکردنەوەی بەڵگەمە لەسەر ئەو کەسانێک کە لە دژی من چەند شتێکیان کردو و چەند شتێکیان بەکارهێناوە ئەمانەش ڕۆژی خۆی دێتن زۆر سپاس بۆ سەیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان و پێتان خۆشەم جارە چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان ڤیدیۆ لەسەر دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وە لایک و شێر و کۆمنیشتان لەبیر نەچێ وارەوە چەناڵە یوتیوبەکەشمان سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش دابگرێن هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.